سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان. مەرجنی هەموو دیاردەیەکی فەلەکی ئێمە بتوانین وێنەی بگرین و بەدی کۆمنتی بکەین. بەڵکو جاری وا هەیە دیاردەی فەلەکی زۆر سیر و ناوازە ڕوودەدات، بەڵام لەبەر هەندێ هۆکار بە تایبەتی کەش و هەوا وا ناکات کە ئێمە بتوانین دیمەنی ئەو دیاردەیە بگرین لە ڕێگەی ڤیددیۆ یان فۆتۆدا. یەکێ لەوانە هاتنی کلکدارەکانە بۆ ئاسمانی کوردستان کە هەندێک جار کۆس و تەگەرە دەکەوتە نێوی، بەڵام لەسەر ئاسی جیهانیدا حاڵەتەکە جیاوازە. گەلەستێرەی ئاندرۆمیدا و کلکداری ناسراو بە 5 ستارز لە یەک دیمەندا کۆبوونەتەوە. ئەگەرچی هەوڵێکی زۆرماندا ئەو کات لە کوردستاندا وێنەی بگرین، بەڵام لەبەر نالەباری کەش و هەوا ئەم کارەمان پێ ئەنجام نەدرا وەکو کۆمەڵی ئارەزومەندانی فەلەکناسی کوردستانی ئەو ساتە، کەچی حاڵوان نەبوو لە وڵاتانی دیکەی جیهاندا. دوای هاتنی ئەم کلکدارە بۆ نێو سیستەمی خۆر، قەبارەکەی هێندە گەورە بوو تا وای لێ هات بووە گەورەترین تەنی ئاسمانی لە نێو سیستەمی خۆر، تا ڕادێک کە تیرەی گەیشتە 15 جار ئەوەندەی تیرەی خودی خۆری ئێمە، کە ئەویان 1,300,000 جار لە زەوی گەورەترە. بەڵام لە بەرامبەر گەلەستێرەیەکی مەزنی وەک ئاندرۆمیدای دراوسێی هەرە نزیکی گەلەستێری خۆمان ڕێکا کێشان، ئەو گەلەستێرەیە 7 ملیار جار لە کلکداری 5 ستارز گەورەترە. ئەم دیمەنە لە 30 ئاداری 2013 و لە ئاسمانی سایکتیڤار لە رووسیادا وەرگیراوە، بە لێکدانەوەی فەلەکی تا 106,000 ساڵی دیکە ئەو کلکدارە نابینرێتەوە. بۆیە ئەو کاتەی ئەو کلکدارە دووبارە لە ئاسمانی زەویدا دەبینرێتەوە، ڕەنگە ئەو سەردەما مرۆڤینی وە ڕۆبۆت لە نێو شەقامەکاندا بڕۆن ئەگەر ئەو کات زەوی و سیستەمی خۆر مابن. لە ئەڵلقەکانی پێشتر ئاماژەمان بەوەدا کە نزیکەی 200 ملیار گەلەستێرە بەرلایەنی کەم لە نێو گەردوونی فراواندا هەیە، بەڵام هەندێک لەو گەلەستێرانە خاوەن شکل و شێواز و ڕوخسارێکی هێندە سەیر و سەمەرەیە کە یەکسەر سەرنجی زانایان و تەواوی خەڵکیش بۆ خۆرادەکێشێ هەر کاتێک کە سێری ئەو دیمەنانە دەکەن. یەکێ لەو گەلەستێرانە کە زۆر سیمایەکی سەیر و سەمەرەی هەیە و خاوەن خەستەتی سەیریشە گەلەستێرەی ناسراو بە چاوی ڕەشە یان The Black Eye Galaxy. گەلەستێرەی چاوی ڕەش یان The Black Eye Galaxy یان M واتە میسێ 64 بە شکۆیی لە بۆشایی گەردوونیدا دەدرەوشێتەوە. ئەمە گەلەستێرەی یەکجار زۆر جوانی M64ە کە لە هەمان کاتدا بە گەلەستێرەی چاوی ڕەش ناسراوە. پێدەچێ بارستاییەکی مەزن لە تۆز و خۆڵی نێو گەلەستێرەکە ببنە بەربەست لە بینینی چەقی ئەو گەلەستێرە مەزنا. ئەوە یەکجار زۆر سەیریشە لەو گەلەستێرەیەدا خۆشەویستان خولانەوەی پێچەوانەیی ناوچەی چەق و باسکە گەلەستێرە گازیەکانە. بەشەکانی ناوە بە ئاسایی دەخولێنەوە، واتە بە پێچەوانی میلیکات ژمێر، بەڵام بەشە دەرەچیەکە تا مەودای 40,000 ساڵی ڕووناچی بڵاو بۆتەوە بە پێچەوانەی ئاڕاستەی خولانەوەی چەقەکەیدا دەخولێتەوە. فەلەک ناسان دەڵێن ئەمە ڕەنگە لە دەرەنجامی بەرکەوتن و تێکەڵبوونی دوو گەلەستێرە بێت کە بەر لە 1 ملیار ساڵ پێش ئێستا ڕوویداوە. ئەم شاکارە دڵڕفێنە بە مەودای 17 ملیۆن ساڵی ڕووناچی لێمانەوە دوورە، یان بە واتایەکی دیکە دەڵێن ئەم دیمەنە دەگەڕێتەوە بۆ 17 ملیۆن ساڵ پێش ئێستا، یان دیسان دەتوانین بڵێین 17 ملیۆن ساڵ گەرەک بووە تا ڕووناچی ئەو گەلەستێرەیە بگاتە چاوی ئێمە. لە ساڵی 2004ەوە بە دوای هەسارەی زوحەلدا دەگەڕات تا دۆزیەوە. لەو کاتەوە توانی بە دەوریدا بخولێتەوە. ئەو چەند ساڵی کە نێوان 2004 تا 2017 پڕ بوو لە دۆزینەوەی زۆر گەورە و سەرنجڕاکێش. ئەوە تاریخ یان با بڵێن مێژووی گەشی یەشێکە لەو کەشتی ئاسمانیانەی
کە تاوەکو ئێستا ئاژانسی ناسا بەکاری دێنێ بەڵام پێدەچێت لە کۆتایی ئەم ساڵدا کۆتایی بە خزمەتی بێنێت. کەشتی ئاسمانی کاسینی هایگنز. کەشتی ئاسمانی کاسینی بۆتە سیمبولی سەرکەوتووترین پرۆژە زانستیەکانی مرۆڤ لە بواری دۆزینەوەی نهێنیەکانی نێو سیستەمی خۆر بەگشتی و بە تایبەتیش دۆزینەوەی نهێنیەکانی هەساری زوحەل. و ئەم کەشتیە کە لە 15 تشرینی یەکەمی ساڵی 1997 هەڵدرا بۆ ئاسمان و لە ساڵی 2004 گەیشتە خاڵی خولگەیی دەستنیشان کراوی خۆی لە دەوروبەری هەسارەی ساتۆرن یان زوحەل. لەو کاتەوە تا ئێستا زیاتر لە 300,000 وێنەی فۆتۆگرافی نایاب و دڵڕفێنی ئەو هەساری و ئەڵقە و پاشکۆیە سەحراویەکانی گرتووە و گشت ئەو دیمەنانەی بە سەرکەوتووی ڕەوانەی زەوی کردوتەوە. هەروەها دەربارەی دۆزینەوەکانیشی ئەوە 2500 لێکۆڵینەوەی بابەت و هەروەها گوتار لە میدیاکانی جیهاندا لەسەری نووسراوە و ئەو دیکۆمنتانەی کە ئەو کەشتیە ئاسمانیە ڕەوانەی کردووە تا ئێستا قەبارەکەی گەیشتۆتە 444 گیگابایت. چەندین جاریش کەشتی ئاسمانی کاسینی هایگنز لە هەسارەی زوحەل و لە پاشکۆکانیشی نزیک بووتەوە وەک تایتان و ئەنسیلادۆس و مایماس و تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێت کەشتی ئاسمانی کاسینی هایگنز بە کارامەترین و بە بەرزترین توانە کار دەکات. یەکێ لە دۆزینەوە هەرە سەرنجڕاکێشەکانی کەشتی ئاسمانی کاسینی دۆزینەوەی بەرگە هەوای درەوشاوی دەوروبەری هەسارەی زوحەل و هەروەها پاشکۆیە ناودارەکەی کە ناسراوە بە تایتان. هەساری زەبەلاح و قەشەنجی زوحەل خاوەنی 63 پاشکۆیە و بە قەبارە و تیرەی جیاجیا بە دەوریدا دەخولێنەوە، بەڵام گەورەترینیان پاشکۆیەکی بە ناوی تایتان واتە مەزن کە تاقە پاشکۆیەکە لە نێو سیستەمی خۆر خاوەن بەرگە هەوای تایبەت بخۆیەتی، بەڵکو زیاتر لەوەش. ئەستورایی بەرگە هەوای تایتان کە لە نایترۆجین و میثان پێکهاتووە 10,000 ئەوەندەی بەرگە هەوای زەویە. لە تازەترین دۆزینەوەکانیشیدا کەشتی ئاسمانی کاسینی کە وەکو ئاماژەمان پێدا لە ساڵی 2004ەوە بە دەوری هەساری زوحەلدا دەخولێتەوە، سەلماندی کەوا بەرگە هەوای تایتان تەنانەت بێبوونی تیشتی خۆریش هەرگەشە و دەدرەوشێتەوە. ئەمەش بەهۆی ڕوودانی چەندین کارلێکی کیمیایی لە نێو بەرگە هەوایەکەیدا کە لە کاتی بەرکەوتنی تەنۆچکە بارگاویەکانی خۆر و کارلێکی لەگەڵ خودی بەرجی موگناتیسی هەسارەی زوحەلدا بە شێوەیەک لە شێوەکان کاردانەوەی ئەم کاریگەریە ڕاستەوخۆ ڕەنگ دەداتەوە لەسەر بەرگە هەوای تایتانی پاشکۆکەی و ئەم حاڵەتەش بۆ یەکەم جارە لە نێو هەسارە و پاشکۆکانی نێو سیستەمی خۆردا دەدۆزرێتەوە. زۆر جار دیاردەی نێو کەشوهەوا دەبێتە هۆکارێک بۆ سەرنجڕاکێشان و هەندێک جار تۆقاندنیش. بەبەستمان لێرە چییە؟ دەرکەوتنی هەندێک زۆری هەوری زۆر سەیرە کە خاوەن شکل و شێوازێکی ناوازن و زۆر کەم لەسەر ئاسی جیهانی و نێوخۆیشدا دەردەکەوێت. یەکێ لەو هەورانە ناسراوە بە هەوری هاوێنەیی یان لێنتیکولەر کلااود. دەبا بزانین سیفاتی ئەو هەورە چیە و چۆن دروست دەبێ و خەڵکی چۆن باسییان لێوە کردووە. لە پۆلێنی جیهانی هەورەکاندا سنف و جۆری زۆر سەیر و ناوازە هەن. یەکێ لەوانە
زۆرە هەورێکە کە بە هەوری هاوێنەیی یان عەدەسی یان لەنتیکولار کلااود ناسراوە. ئەم جۆرە هەورە هەر کاتێک کە یەکێک بیبینێ و نەیزانێ کە ئەمە جۆرێکە لە جۆرەکانی هەور لە ئاسماندایە، ئەوە دەست بەجێ دەڵێ من ئەمڕۆ یوفۆیەکم بینیوە، واتە دەفرێکی فڕیوی نەناسراوە. بێگومان هەر کاتێک کە یەکێک لە ئێمە سەیری ئەو جۆرە هەورانە دەکات و ئەگەر زانیاری نەبێ ئەوە دەست بەجێ ئەو ناوەی لێدەنێت. بێگومان کاتی خۆشی کە بۆ یەکەم جار ئەم دیاردەیە واتە دەرکەوتنی ئەم جۆرە هەورە بە شێوەیەکی تەواو دیکۆمنت کراوە و تۆمار کراوە، ئەو کاتە بە شێوەیەکی نهێنی باس کراوە و خەڵکی وایان زانیوە ئەمانە کەشتی ئاسمانین و لە حەسارەکانی دیکە هاتوونەتە سەرزەوی. و هەر ئەوەش ببوو کە لە ناوەڕاستی پەنجاکان و شەستەکاندا وا هەز دەکرا کە ئەمانە گشتیان بریتین لە دەفری فڕیوی نەناسراو و لە هەسارەی دیکە هاتوون. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئەمە جۆرە هەورێکە و بە هەوری هاوێنەیی یان عەدەسی ناسراوە. لە ڕووی زانستی کەشناسی و ئاوهەواییەوە ئەم جۆرە هەورە وەک سەرجەم هەورەکانی دیکە لە تەنۆچکە و پێکهاتەی هەڵمی ئاو پێکهاتووە. بەڵام چی وا دەکات ئەو شێوە وەربگرێ؟ ئەوە بەهۆی شێوە و ڕوخساری ئەو ناوچەیە کە هەورەکەی لەسەر دروست دەبێت. مەبەستمان لێرەدا بەرزاییەکانە، چونکە کاتێک ئەو جۆرە هەورە دروست دەبێ ئەوە سەیری ژێرەوەی دەکەین، دەبینین لە زۆر حاڵەتدا چیای گەورە و شێوە قوچەچی وەک گڕکان یان ئەوانی خاوەن لووتکەی بەرزن دروست دەبن. بەم واتایە کاتێک تەوژمی با بەرز دەبێتەوە و پێچ دەکاتەوە لە دەوروبەری ئەو جۆرە چیایانە، ئەوە بێگومان هەر جۆرە هەورێک لە سەریدا هەبێ ئەوە چین لەسەر چین بەو شێوەیە دەیبڕێ و هەر کاتێک ئەو هەوایە دەخولێتەوە ئەوە لە هەمان کاتدا هەورەکەش دەبڕێ و لەسەر شێوەی بازنە یان بازنە لەسەر بازنە دروست دەکات. ئەمە ژوا دەکات کە ئەم شکل و شێوازە ناوازەیە بداتێ. هەندێک جار لە هەندێ ناوچەی دیکەش دروست دەبێ کە مرۆڤ دروستی کردووە. بۆ نمونە بینایە زۆر یان باڵەخانەیەک جار زۆر بەرزەکان کە ئەمە شوا دەکات تەوژمەکانی بە دەوری ئەو جۆرە شوێنانەدا بخولێنەوە و کاتێک کە بەرز دەبێتەوە ئەو هەورەی یان ئەو بارستە هەورەی لەسەرەتی دەیبڕێ و لەسەر شێوەی بازنە دەری دەخات. ئەمەی کە دەیبینن یەکێ لەو دیمەنانەیە کە لە ناوچەی چیای هود دەرکەوتووە و یەکێکە لەو دیمەنانەی کە زۆر سەرنجڕاکێشن و بەم دوایە لە ویلایەتی واشنگتن لە ئەمریکا دەرکەوتووە. هەوری لێنتیکولار زۆرێکە لە جۆرەکانی هەور و هیچ ئاماژەیەک نییە بۆ حاڵەتێکی ناهەمواری کەش و هەوا. تەنها ئەمەی کە لە خوارەوەیە واتە چیا و یان باڵەخانە و بارستەی دروستکراوی زۆر گەورە وا دەکات ئەم جۆرە هەورە دروست بێت. لە مێژە مرۆڤ هەوڵ دەدات بزانێ ئاخۆ ژمارەی ئەستێرەکانی نێو گەلەستێری خۆمان چەندە. ئەگەرچی ژمارەیەکی نزیکراوی گەڵاڵە کردووە لە نێو کتێب و گۆڤار و پرۆگرامە فەلەکیەکاندا کە دەگاتە سنووری 200 تا 250 هەندێک جاریش بۆ 300 ملیار ئەستێرە دەبێ. بەڵام لێکۆڵینەوەیەکی فەلەکی وا دیارە ئەو زانیارەی ڕاست کردوتەوە. ژمارەی ئەستێرەکانی گردوون چەند جار زیاترە لەوەی کە مرۆڤ خەمڵاندوویەتی. تازەترین لێکۆڵینەوەی فەلەکی ئاشکرای کردووە کەوا ژمارەی خەمڵێنراوی ئەستێرەکانی نێو گردوون 3 جار ئەوەندە زیاترە کە لەوەی پێشتر پێشبینی بۆ دەکرا، چونکە دەرکەوتووە ڕێژەی ئەستێرە کز و تاریک و نادیارەکان گەلێ زۆر زیاترن لەو ئەستێرانەی کە گەش و ڕووناکن و دەکەونە بەرچاو و تەلسکۆپەکان.
ئەم دەرەنجامەش کاتێک هاتە دەست کە تیمێک لە فەلەکناسە ئەمریکیەکان سەرقاڵی ڕووماڵکردن و گەڕان بوون بە دوای ئەستێرە ناسراوەکان بە گرگن یان ئەستێرە سوورە زۆر بچووکەکان. ئەم ئەستێرانش لە ڕووی قەبارەدا دیارە بچووکن و بارستاییان ناگاتە نێوان 10 تا 20% بارستایی ئەستێرە نزیکەکەی خۆمان واتە خۆر. لەلایەکی دیکەوەش هێندە کز و تاریکن و ڕووناچیەکەیان هێندە کەمە کە وای کردووە زۆر بە سەختی ئەو جۆرە ئەستێرە سوورە بچووکانە بکەونە نێو تەلەسکۆب و کامێراکان. ئەم کارەش لە نێو گەلەستێری خۆمان ڕێی کاکێشان کارێکی زۆر ئاڵۆزە. بەڵام گەڕان بە دوای ئەو ئەستێرانە لە گەلەستێرەکانی دیکە هەر یەکجار زۆر سەختترە. گرفتەکە لێرەدا بوونی بڕێکی یەکجار زۆر و نادیاری ئەو جۆرە ئەستێرانەیە کە ئەمەش وای کردووە فەلەکناسان پێشبینی بکەن کەوا ژمارەی ئەستێرەکانی گەردوون بەلایەنی کەم دەبێت 3 جار ئەوەندەی بڕی پێشبینی کراوی پێشووتر زیاتر بێت. بۆ نمونە پێشتر فەلەکناسان دەیانگوت کەوا لە نێو سنووری گەلەستێری خۆمان ڕێی کاکێشان ڕەنگە 200 تا 250 ملیار ئەستێرە هەبێ. بەڵام ئێستا ژمارەکە بەرز بۆتەوە چۆتە سنووری نێوان 400 تا 450 ملیار ئەستێرە تەنها لە نێو گەلەستێری خۆمان و لە نێو ئەو گەردونە فراوانەشدا بەلایەنی کەم تا ئێستا 200 ملیار گەلەستێرە دۆزراونەتەوە. دیمەنی گەلەستێرەکان سەرنج ڕاکێشن، بەڵام ئەوەی زۆر سەرنج ڕاکێشە سەیرکردنی گەلەستێرەیەکە لە تەنیشتەوە. با بزانین چیرۆکی ئەو گەلەستێرەیە چییە؟ دیمەنی وردی تلسکۆبی وەرگیراو بۆ گەلەستێرەی NGC 3628 شاکاری گەلەستێرەیەکی جەنجاڵ و پڕ لە بارستەی مەزنی گاز و تۆز و خۆڵ و سەدان ملیۆن تا ملیار گەلەستێرەمان پێنیشان دەدات. بەڵام ئەم گەلەستێرەی کە دەیبینین لە بەرامبەرمان نییە، واتە ئاستی بینینمان وا دەکات کە ئەو گەلەستێرەیە لە تەنیشتەوە ببینین. زۆربەی ئەو فەلەکناسانەی کە پێدەچێت زۆر تامەزرۆی خواردنی لەفەیەکی هەمبەرگەر بن، ناویان لەم گەلەستێرەیە ناوە گەلەستێرەی هامبەرگەر یان The Hamburger Galaxy. تیرەی ئەم گەلەستێرە گەردونیە بە تام و چێژە با بڵێین دەگاتە 100,000 ساڵی ڕووناچی، واتە بە قەدەرایی گەلەستێرەی خۆمان ڕێی کاکێشان دەبێت. بەڵام ماوەیەکی یەکجار خەیاڵی نێوان ئێمە و ئەو گەلەستێرەیە کە دەکاتە نزیکەی 35 ملیۆن ساڵی ڕووناچی. لە نێو نەخشەی ئاسمانیدا ئەو گەلەستێرەیە کەوتۆتە نێو سنووری کۆستێرەی ناسراو بە شێر یان لیۆ. گەلەستێرەی هامبەرگەر بە تەنها نییە، بەڵکو ئەندامی گروپێکی 3 گەلەستێرەیە کە بە سێینەی شێر یان لیۆ ناسراوە و بە هۆکاری کارلێکی هاوبەشی هێزی چێشکردنی نێوانیان ئەو 3 گەلەستێرەیە بە یەکتری بەستراونەتەوە. تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ.